ڕێزێ هێرش کاکێرش خەڵکی کەی کاکێرش خەڵکی ئاکری زۆر باش وەرن برادر وەرن برادەرەکانە بۆڕۆشن وەرن فەرموو بە چ کارێکەوە سەرقاڵی والله هەر ئیشی ئازاد ئیشی ئازادەکەی ئەو چۆنە هاتیتەدا هەولێر والله حەزم لە هەولێرە و من خەرجی ئاکرێمە بەڵێ لەم حەزە والله حەزم نابلێرە زۆر دێن نابلێرە زۆر دێن بۆ هەولێر زۆرە بەڵێ چی هەولێرتان زۆر پێخۆشە والله هەر هەمووی هەولێر هەموو لەسەری هەتا بنێ هەولێر هەمووی لەسەری هەتا بنی بەڵێ لە قەڵاتی هەتا ناو بازارێ سەر و سەرچاو بەخێر بن چیتان کڕی لە فامیلی مۆڵ والله تازاتین تازە هاتن بەڵێ یەکسەر هاتن بەلای من بەڵێ تازاتین باشە بەخێر بن سەر و سەرچاو بەتەمای چین بچن بۆ کوێ والله دەچین نانێک دەخۆین نان دەخۆن بۆ ناخواردن هاتن باش زۆر باشە وەڵامی پرسیارەکەمان بزانی کارتێکتان نێوێ بچن نان بخۆن بە فری باشە زۆر چاکە پرسیارێکمان ئامادەکان لە وڵاتانی خوارەوە 3 بە 6ەوە لە 24 کاتژمێردا بەڵێ فینلەندا ئەرجەنتین کەنەدا فینلەندا بەڵێ تەکیدی تاکیدە چۆن نەزانی والله چوویمە سوید تقریبا بەڵێ ینی نییە جەوەکێ دەزانم چۆنە جێی سوید ئەوش نییە دراوسێ سویدە ئەی کەنەدا ناکەنەدانا نەچوومە کەنەدا تۆ نەچیتەتە ئەوە زۆر باشە وەڵامەکەی تۆ فینلەندایە بەڵێ فینلەندا بێگومان باشە دەی شتێکی خۆشمان پێشکەشەکەی ناوەڵە سپاس سڵاو ڕێز وەڵامەکە و ڕاستە مەمنون دەست خۆش بێ خەڵاتێکمان بنێ خەڵاتی ئێمە بۆ بەڕێستان تێکساس چیکن دەچن لەوێنان دەخۆن سابیش داشکانتان بۆ زۆر سپاس یادگاریکی خۆشمان بۆ باس ناکەی لەگەڵ برادەرەکانت والله کە هاتی لە ناو سارە شەڕیان بوو شەڕیان بوو لەسەر پێشی کێ دێتە پێشی سارە بۆچی وڵە حەزیان لە پێشیە بۆ لە پێشە زووترێگەی جارە کاکەوەەر زۆر حەزی لە پێشی ئەوش قبول ناکە شەڕیان لەسەر پێشی هەموو جارێ یعنی ئەوەیە تێکەچن لە ناو سارە لە دواوەیان حەزیان لە پێش حەزیانە لە پێشی بوو زۆر چاکە دەستان خۆش هەر هەبن هەر ساغ بن هەر لە خۆشیان کاتێکی خۆش سپاسخۆش لەگەڵ